ودیا مژی کێ بافڵێ بوو کەربۆران یا مالا باوێ وێنا نه ئامێوێ هەبوون فڵێ بوون مەزنەی کەربۆران بوون و براکی وێنا بوو ساڵا فرمانێ دێر سەلی کوشتن ژنا ویژی کێ تەبل و کەچاخ و خۆش سوورها دێر سەلی سەر داوێت توێژی خۆ کوشت ئیدی ئاپەکیمە عسکەر بوو سەفەر بەلکا و ڕۆژ لە 7 ساڵە عسکەری کرد فرمانە فڵا هەتا دەستکەرای دانی 7 ساڵە ئیدی کەربۆران 17 خلاصکردن بشەو گۆدانە و نەکوشتن نگی مسلمانات کوشتن ئیدی خلاصکردن شیان دەبێ دێ جەم خاڵێ مە عیسای ئەوسێ مەزنەی باوارێ بوو خاڵێ باوێ من بوو شیان نەجام گۆ بێخوارجێتە ئەم شیاندنا و خەلیل لەم شیاندنا ئیدی هات نەوێ دە 13 ساڵە لەوێ درێمان دیا منە 8 ساڵی بوو 8 ساڵی بوو هاتە ناو مالا پیرکامژی پەزێوێ زەح بوو زلامێوێ میرە بوو و سێ کوڕێوێ هەبوون باوێ من و هەردە ئامێمێ ئامێم خەلیل سەفەرێ دەبوو عسکەریێدا و هەردووی دیلمال بوون ئیدی دیامە کە چیک واتە بەردەستەی پیرکامێ ژێرە شغلێ وێت کرد حەوشای دمالیش دەوێ وێت کەیان شیرێوێ گەرمت کرد و ئیدی 13 ساڵە لەوێ دێمان جا و عەباوە و چێت کردژ مسلمانە ڕەکیزێ عەسارێ و بەندەک و ئەو ناچێت کردن گۆ 13 سال چوون عیسایوسێ گۆتەوە گۆ فڵێنە و گۆ چیە گۆ فرمان نەما ئەرمەنی نەمان کەسوە ناکوژێ هەر نەوەڵاتێ خۆ ئیدی دو کوڕامێ دیام هەبوون و چوونە کەربۆران سەر جێخوا دیام گۆ حیرەز مسلمان بوومە ئەنایب دیامێ بەمرێ خۆ دێ بریە دیامێ جەفانا غەرزا بوو ئەوژی فڵێ بوو ناوێ زەینۆ بوو و ناوێ دیام ڕحان بوو و باوێوێ و دیای ئەمرێ خۆ دێ مری بوون دیام گوت نه ئامێم هەنە ناچمە جەمامە ئەس مسلمان بوومە هەوت چوو ئیدی باوێم مار کرد